دوای زیاتر لە ساڵێک دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکانی بادینان ڕێکخراوەکان و چالاکانی مەدەنی دەڵێن دەسەڵات لە جێگەی بەخۆداچوونەوە و فراهەمکردنی مۆدای ئازادی ڕادەربڕین دەستی بە دۆسەی دەستگیرکراوەکانەوە دەکات و دۆسەی بێریڤان ئەیوب ژنە چالاکوانی بادینان کە ماوەی 16 مانگە بەبێ دادگاییکردن لە زینداندا هێڵدراوەتەوە بەڵگەیەکی زیندوی ئەو شەڕی شکاندنی ئیرادەیەیە کە دەسەڵاتی زۆنی زەرد لەگەڵ ئازادی خوازاندا پەیڕەوی دەکات. لە سلێمانی گربوونەوەیەکی ناڕەزایی دژی کبکردنی دەنگی ئازاد و هاوکات بۆ پشتیوانی لە ژنە چالاکوانێکی بادینان بێریڤان ئەیوب بەڕێوە چوو. چالاکوانان دەڵێن بەشێکی زۆری ئەو دەستدرێژیانەی دەسەڵات بۆ سەر ئازادی ڕادەربڕین دەستی داوەتێ بەهۆی بێدەنگی هاوڵاتیانەوەیە. تا ئەو کاتەی خەڵک دۆخە ڕازی بێ ستەم و زوڵم بەردەوامە بێ بێ کەرامەتکردنی ئینسان پێشێلکردنی ئازادیەکانمان بێ ئەخلاقکردنی بەها جوانەکان پێشێلکردنیان بەردەوامە بێ. پێمان وایە کە بڕیارێکە دوورە لە بنەما قانونیەکان بەداخەوە لە هەرێمی کوردستانە قانون بە سیاسی کراوە قانون وەکو ئەوەی کە هەیە پەیڕەوی لێ ناکرێ و بەڕێوە ناچێ. خەڵکانێکیان زیندان کردووە داوای ماف و قوتی خەڵ ئێمەمانیان کردووە بۆیە ئەمان شەڕکەر بوونە لە پێناوگرتنە دەسەڵاتێک بۆ پێشەکردنی مافی مرۆڤ زیندانیکردن. چالاکانی سلێمانی نیگەرانن لەو سیاسەتەی حکوومەتی هەرێم پەیڕەوی دەکات دژی ئازادی خوازان. گروپی ئاسۆی نوێ لە سلێمانی لە بەیاننامەیەکدا دووپاتی دەکەنەوە کە چالاکان و ڕۆژنامەنووسانی بادینان بەناحەق لە زیندانەکاندان و پێویستە هەرچی زووە ئازاد بکرێن. سزای سەر ئەم چالاکوانانە سزایەکی سیاسی و هیچ پەیوەندی بەو تۆمەت و بڕ و بیانوانەوە نییە کە دەسەڵات بۆی بڕیونەتەوە. بۆیە جارێشتر داوای دەست بەجێ ئازادکردنی ئەم ڕۆڵە بە ئەمەک و بەرزە مرۆڤانەی گەلەکەمان دەکەین و پێویستە قەرەبوو بکرێنەوە. ئاماژەش بەوە بکەین کە هەر ئەمڕۆ دادگای ژنێک بە ناوی بێریڤان ئەیوب هەرچەندە دیارە دادگا ئەم کەیسەی دواخست بەڕێوە دەچێت کە ئەوە بۆ ماوەی ساڵ و نیوەیە کە زیندانی کراوە و تا ئێستا هیچ لێپرسینەوەک لە دۆسیەکەی نەکراوە بە شێوەیەکی ناحقوقی مامەڵەی لەگەڵ کراوە و زیندانی کراوە. هاوشێوەی دۆسەی زیندانیان و چالاکانی دەستگیرکراوی دیکەی بادینان دەسەڵات بێباکانە دۆسەی دەستگیرکردنی ژنە چالاکوانێک بۆ چاوترسێنکردن و کبکردنی دەنگی ئازاد لە بادینان بەکاردەهێنێت. دوای 16 مانگ لە زیندانیکردنی دوجار ڕۆژی بەڕێوەچوونی دادگایی بێریڤان دیاری کرا کە خاوەنی 5 منداڵە و دۆخی تەندروستی لەو پەڕی خراپیدایە لە زیندان. بەڵام بە بیانووی ئەوەی کوڕی یەکێک لە دادوەرەکان تووشی ڕووداوی هاتچۆ بووە پرۆسەی دادگاییکردنەکە بۆ کۆتایی ئەم مانگە دواخرا. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.